لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 54 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين. بەڕێ خۆشەویستان، لا سیاقی و ئاتانێکەوە خوای گەورە سوبحانەوە وتعالە خیتاب لەگەڵ بەنی ئیسرائیل دەفەرمی و لە دوای ئەوەش وەکو چەند جارێک باسمان کرد کەواکو زانیان دەفەرمی ئێمەش مخاتەبین بەو ئاتان و بەو فەرمانانەی خوای گەورە سوبحانەوە وتعالە کاتێکەوە خوای گەورە لە خلالی ئاتەکانی پێشترێ چەند فەرمانێک دەردەکات لە بۆ بەندەکانی ئیتر ئەو فەرمانانە لەوانەیە جاری وا هەیە پاش ئەوەی کەوا ئینسان پێی دەگا دەشزانی حەقا بەڵام پێی جێبەجێ ناکرێ. باشە چ هۆکارێک هەیە بیگرینە بەر تاوەکو ببیتە مایەی ئاسانکاری و یارمەتی لە بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی خوا سوبحانەوە وتعالە. لێردا خوای گەورە ڕێمان نیشان دەدا دەفەرمی وەستەعینوا واتە ئوطلبوا العەونە، سینەکە سینی تەڵەبە، عەونیش واتە یارمەتی، واتە داوای یارمەتی بکەن لەو ڕێگایەوە، داوای یارمەتی بکەن لە بۆ جێبەجێکردنی ئوموری دنیا و قیامەتتان، داوای یارمەتی بکەن لە بۆ جێبەجێبوونی ئوموری دنیا و قیامەتتان وەکو زانایان دەفەرمین بە تایبەتی ابن کەثیر ڕەحمەتوڵڵی خوای لێبی بەچی؟ بالصبر والصلاة، بە سەبر و بە نوێژ. سەبر ئارامگرتن و هەروە نوێژکردن. کەواتە زۆر جاران ئێمە وەکو گوتمان کە زۆر شت دەزانین ئەوە حەقە لە ئوموری دنیا و قیامەتمان، بەڵام ئەنجامی نادەی، کەسەل دەدگری، تەمبەڵی دەدگری، دەڵێ تاقەتم نییە، ئیوان بیستیە دەڵێ داوا دەکەم خوا هیدایەتم دە، بەڵام سنەتی خوای گەورە وایە کەوە تە یەکە بشقاو بهاوی ئەوجا عەلەیکە البەدء وعەلەیه التەمام، ئەتوو پێویستە دەست پێ بکەی، خوای گەورەش لۆت تەواو دەکات سوبحانەهو وتعالە، یارمەتی دەرت دەبی، هانت دەدا، ثەباتت پێ دەبەخشی وەکو باسمان کرد لە ئیهدینا الصراط المستەقیم. ئیتر وەستەعینوا بالصبر والصلاة، داوای یارمەتی بکەن لە بۆ ئەوەی کەوا هەموو ئومور و حاجاتی دنیا و قیامەتتان جێبەجێوی بەو دووشتە، بالصبر والصلاة. سەبر هەندێک لە زانایان دەفەرمون واتە بە مانای زەکات دێ، سەڵاتیش ئەوە دیارە، نوێژ. هەندێک لە زانایانیش دەفەرمون سەبر بە مانا فراوانەکەی دێ، سەبرگرتن بە هەموو شێوازەکانی. دیارە سێ شێوازی سەبرمان هەیە: سەبرگرتن لەسەر تاعەتی خوای گەورە سوبحانەهو وتعالە، ئەنجامدانی تاعەت، سەبرگرتن لەسەر خۆپاراستن لە مەعسیەت، سەبرگرتن لەسەر قەدەرەکانی خوای گەورە سوبحانەهو وتعالە کە بەسەر بەندە دێ. ئیتر وەکو زانایان بەو تەسەلسولەی باسییان کردیە ئەو سێ مەرتەبەی سەبر کە هەر سێکی پێویستە، ئەعلا و بەرزترینیان سەبرگرتن لەسەر تاعەتی خوای گەورە. لەبەر ئەوەی سەبرگرتن لەسەر تاعات پێویستی بە دوو شت هەیە، واتە هەم ئیجادی تێدایە هەم کەفی تێدایە. یەکەم وەکو وتمان پێویستە ئەو تاعەتێک کە خوای گەورە لێتی داوا کردیە پێویستە بیهینێ وجود، واتە ئەنجامی بدەیی. نەفسیش بە طەبیعەتی حال ئین النەفسە لەئەمارەة بالسوء، پێی خۆش نییە پابند بی بە تاعات، پێویستە ئەن تەکوفە نەفسەک، نەفسی خۆت بگری و ئەوجا هەوڵ بدەی بالمقابلیش تاعەتەکە ئەنجام بدەی. لۆیە سەبر لەسەر تاعەت گەورەترینیانە، بەرزترینیانە. بەڵام سەبرگرتن لەسەر مەعسیەت تەنها کەفی دەوێ، ئەویت کە ئیجاد و کەفە، ئەوەی تریان الصبر عن المعاصي تەنها کەف النەفسە، پێویستە نەفست بگری لە ئەنجامدانی ئەو مەعسیەتە، نەفسی خۆت بگری. ئەوجا دوایەش سەبرگرتن لەسەر قەدەرەکانی خوای گەورە سوبحانەهو وتعالە، سەبرگرتن لەسەر قەدەرەکانی خوای گەورە سوبحانەهو وتعالە. لۆیە زانایان دەفەرمون وەکو ابن القەیم بە تایبەتی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی سەبرگرتنی یوسف عەلەیه الصەلاة وەسەلام،
لەسەر ئەو فتنەیەکەوە لە ماڵی عەزیزی مسر بەسەری هات لەلایەنی ئیمرەئەت العەزیز لەلایەنی ئافرەتەکە و خێزانەکەی ئەو عەزیزەی دەفەرمی سەبرگرتنی لەسەر ئەوەی کەوە تووشی ئەو شەهوەتەنەیە زەحمەتتر بوو لە سەبرگرتنی لەو کاتێکەوە خستیانە ناوبیر و یاخەت لە سوجن بوو لەبەرەوەی ئەویان قەدەری خوای گەورە بوو ئەوەشیان سەبرە لەسەر مەعسیەت. ئیتر وەکو وتشمان سەبر لەسەر تاعەتیش گەورەترینیانە لێ زانان دەفەرمون لە قەدەر سەبرگرتنت لەسەر تاعەت ئەنجامدانی تاعات لە قەدەر سەبرگرتنت لەسەر تاعات ئەوە ئیرادەت بە قووەتر دەبی و زیاتر خوای گەورە موفق دەکە سەبر بگرێت لەسەر ئەنجام نەدانی مەعسیەت و لە قەدەر ئەنجام نەدانی مەعسیەتیش لە کاتی قەدەرەکانی خوای گەورە خۆڕاگر دەبی کەواتە بەو تەسەلسولەی دێ والله ئەعلەم. واستعینوا بالصبر والصلاة هەندێک لە زانان دەفەرمون بە تایبەتی بالصبری لێرە الکەف عن المعاصی سەبرگرتن لەوەی کەوا دوور بکەوێت لە مەعسیەت داوای یارمەتی بکە بەچی بە سەبرگرتن بە تایبەتی سەبرگرتن لەسەر ئەنجام نەدانی مەعسیەت و هەروەها بە ئەنجامدانی تاعات کە قیمەی تاعات نوێژکردنە زۆر مهمە قیمەی تاعات نوێژکردنە لەبەرەوەی ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر ئەگەر نوێژ بی ئەو نوێژە دەجێڕیتەوە لە هەموو خراپەکاریەکانی گەورە و گچکە دەجێڕیتەوە کەواتە کاتێکەوە لە دوای نوێژ خراپەت ئەنجامدا بزانە نوێژەکەت هەو نییە کەواتە هەر لە دەرگای مزگەوت هاتێ دەرێ ئافرەتێک بێدا ڕۆیشت حەزت بکەین با بڵێن نەزەرت کرد بزانێت کەوا نوقسانی لە نوێژەکەت هەیە کەواتە نوێژ بی ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر و هەروها نوێژ وەکو خوای گەورە لە سوورەتی تاها دەفەرمی وأمر أهلك بالصلاة واصطبر عليها فەرمان بە ئەهلیشت بکە نوێژ بکەن فەرمانیان پێ بکە واصطبر عليها زۆر سەبریش لەسەر بگرە زۆر سەبر لەسەر نوێژ بگرە لا نسألك رزقا نحن نرزقك داوای ڕزقت لێ ناکەین ئێمە ڕزقت دەدەین معنەوە نێ خۆ تو کار و کەسابەت مەکە نا کار و کەسابەت بەڵام ئەوە نەبتە خەمی تو هەر جوڵەیەک بکە خوای گەورە بە تەئکید هەتا ئەزەلت ما ڕزقیشت دەدا ئەوە خەمی تو نییە خوای گەورە کەفالەتی ڕزقی کردی بەڵام کەفالەتی عیبادەتت ناکا و لێتی داوا کردی عیبادەت بکەیت کەواتە وەکو زانان دەفەرمون کەواتەوەش ئیشارەت لە قەدەر ئیلتیزامت بە تاعات و بە تایبەتی بە نوێژ خوای گەورە دەرگای ڕزقیشت لێ دەکاتەوە بەرەکەت دەخاتە ڕزقت خوای گەورە قەناعەتت پێ دەبەخشی وأمر أهلك بالصلاة واصطبر عليه لا نسألك رزقا نحن نرزقك. ئیتر وەکو شیخ عەبدوڕەحمان بن ناصر السعدی دەڵێ متەئکید بە ئەو کاتێک کە لە نوێژی سەرفی دەکەی لەوانەیە بە خەیاڵت دابێ ئەو کاتێک کە لە نوێژ سەرف بە تایبەتی کە وەکو ئەسڵ لە نوێژ بە نیسبەت پیاوان بە جەماعەت ئەنجام بدەن لە مزگەوتەکانیش لەوانەیە کەسێک بە خەیاڵی دابێ ئەو کاتێکەوە ئەم سەرفی دەکەم هەتاوەکو دەسمە مزگەوت و هەتاوەکو نوێژ جەماعەت دەکرێت و هەتاوەکو ذیکرەکان دەکرێت و هەتا دەگەڕێم و کاتێکی زۆری دەوێت لەوانەیە ئەو کاتە ئیستیغلال کەم لە بۆ شتی دیکە قسەیەکی زۆر مهم دەکات دەڵێ بە یەقینەوە بزانە ئەو کاتێک کە لە نوێژ سەرفی دەکەی بالمقابل خوا بەرەکەت دەخاتە کاتەکانی ترت بالمقابل خوای گەورە بەرەکەت دەخاتە کاتەکانی ترت واتە ئەو کاریکەوە ئەگەر نوێژت بکردبایە ئەگەر نوێژت نەکردبایە بە سەعاتێک ئەنجامی دەی لە دوایەوە کەوا نوێژت بەو شێوەی کە خوا دەیەوێ متەئکید بە سەعاتێک کەمتر ئەنجامی دەی بەرەکەتی دەکەوتی کەواتە واستعینوا بالصبر والصلاة زۆر جاران هەمومان حەز بەو زەحمەتیەی ژیان دەکەین ئیشمان لەبەر ناڕوە بە هیچ ڕاناگەی واستعینوا بالصبر والصلاة خۆت ڕابینە لەگەڵ سەبرگرتن بە هەر سێ شێوازەکەی بە تایبەتی خۆ پاراستن لە مەعسیەت ئەو جا زۆر گرنگی بە نوێژەکانت بدە بەو شێوەی کە خوا دەیەوێ متەئکید بە ئوموری دنیا و قیامەت لۆ سەهل دەبی واستعینوا بالصبر والصلاة ئەو جا دەفەرمی وئینەها لەکەبیرەة إلا على الخاشعین بەڵام باشیش بزانن پارێزگاریکردن لەسەر وئینەها لێردا زانایان دەفەرمون دەگەڕێتەوە لە نوێژ لأقرب مذکور نوێژ وإنها لكبيرة إلا على الخاشعين یاخۆ هەندێک لە زانانش دەفەرمون لە بۆ هەردووچی دەگەڕێتەوە واتە لەسەر سەبر و ئەوەی تریان قورس و گرانە محافظەکردن لەسەر سەبر و لەسەر نوێژ یاخود بە تایبەتی لەسەر نوێژ وەکو زانایان دەفەرمون لە بۆ نوێژ دەگەڕێتەوە وإنها لكبيرة قرص إلا لەسەر کەسانێکی خاشع نەبی
خاشع وەکو زانایان دەفەرمونون واتە ئەو کەسانی مصدقن تەواو دەزانن ئەوە ڕاستە لە دڵەوە هیچ شەک و گومانیان نییە. وایە خوددا زانایان دەفەرمونون ئەوجە خائفن ئەو کەسان دەترسێن لە خوا سبحانه وتعالى دەترسێن لە خوا سبحانه وتعالى. هەندێک لە زانایانیش تریش دەفەرمون خاشع بە تایبەتی خشوع لە نوێژ دەکە وەکو ڕوکنێک باز دەکرێت وەکو بابنێ زۆر سیفەتێکی مهم لە نوێژدا باز دەکرێت واتە ئەو کەسێک کە خاشع واتە مصدقە واتە خائفە واتە حاضر القلبە بەو شێوەی لەسەری ئاسان دەبی کەوا بە دڵ و دەروونەوە دەیکا ئەنجامیدا نەوەک تەنها بە هەیکەل بیکا و دڵیشت لە لاشکەبی نە بەو شێوەی ئەنجامیدا کەوا بە دڵەوە لەگەڵی دەژیێ دەزانی ئێستا لە خزمەت چێوەستایە لە نوێژێدا دەزانی مخاتبە لەگەڵ ڕەب العالەمین دەکا سبحانه وتعالى ڕۆژی قیامەتێ لە پێش چاوکەوە بە فعلی ئەوها لە بەردەستی خوا ڕادەگیرێت ئێستا بە تەوعی خۆی وا لە بەردەستی خوای گەورە ڕاوەستایە و سزود و ڕکوعی لۆ دەبا و عهد و پەیمانی بەندایەتی نوێ دەکاتەوە ڕۆژی 7,000 بەلای کەمی لەگەڵ خوای گەورە سبحانه وتعالى کەواتە لەسەر ئەوان ئاسانە بەڵام کەسێکی غافل کەسێکی بێئاگا کەسێکەوە شەک و گومانی هەبی قورسە لەسەری ئیتر کەواتە واستعینوا بالصبر والصلاة کەواتە داوای یارمەتی بکەن لۆ ئەوەی کەوا قەضای حاجاتی دنیا و قیامەتتان بکەن بەچی بە سەبر و بە نوێژ و ئەوەشیان قورسە تەنها لەسەر کەسانشی خاشع نەبی فعلا ئەوەی مصدقە ئەوەی خائفە ئەوەی حاضر القلبە ئەویان لەسەری ئاسانە خوای گەورە لەسەرمان ئاسان بکە. جا لێرەدا وەصفی خاشعەکان دەکە الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون. ئەو کەسانە نەخاشع ئەو کەسانە نەپارێزگاریکردن لەسەر نوێژ بە تایبەتی زۆر لەلایەن قورس نییە بەڵکو ئاسانە ئەوانەی کەوا یەقینیان بە گەڕانەوە لای خوای گەورە هەیە سبحانه وتعالى یەقینیان هەیە لێرەدا ظن بە معنای یەقین دێ وەکو زانان دەفرن لە کەلماتی ئەضدادە کەوا يحمل معنيين حسب سياقي لو جملة كتيدا هاتية لسندين زي قايد كاج القرآن في روز الظن بمعنى يقين هات وكوزانا دفرمون إني وكل سورة الحاق قد أخوي قرباز لمسلمانان دكا أوانك وأصحاب اليمين أوانك وياراني بهشتن خوي دفرمي أوان دلين إني ظننت أني ملاق حسابية أمن يقين موابو كوادا قرم ولا إخوي قرب سبحانه وتعالى حساب لقل دكا كواتا ظن بمعنى يقين ده لبروي وكتمان لأمور عقيدة قمان لا يفيد فائدينية فيوستي بيقين هي الذين يظنون أنهم ملاقو ربهم يقينيان هي كوادا قرين ولا پروردگاريان سبحانه وتعالى يقينيان هي كذا قرينو خزمت پروردگاريانو دقرينو لقاي پروردگاريانو لبردست راد جيرين وأنهم إليه راجعون بالتأكيد دقرين ولاي أو سبحانه وتعالى كواتو زانا دفرمون يقينيان هي كذا قرين ولاي خواي قورا بملاقو ربي لبردست راد جيرين لحشر وأنهم إليه راجعون لبو حساب كواتا ملاقات لبو حشرة الرجوعيش لبو حسابه يعني أو هن يقينيان وايا وهندق لزانا دفرمون وأنهم إليه راجعون بمعنى أو كوا يقينيان وايا كوا أموريان هر هموي دقريتو بردست خواي قول سبحانه وتعالى وش خالش مهمة يعني إنسان إيمان دار بيست يقيني وابي كوا همو وخواي قول زيقات وإليه ترجع الأمور فرماني نهائي لهمو كارو باركن دقريتو لا إخوة سبحانه وتعالى كواتا أموري خويو همو بندكان دقريتو لا إخواي قول سبحانه خوا برياري لسر دادا أو كوا بريار لسر همو كارو باركاين دنيا وقيامت ددا بريار نهائي خوايا سبحانه وتعالى هيش تكبه ببريار خواي قول نبي سبحانه وتعالى هيش تكبه بإذن خواي قول نبي لوي هر الأخوة دا باريتو لوي هر رجاء برحمة خواي قوله لوي هر الأخوة ترسي كواتو بشك العقيدة كوا بيستا لبيستاو ما بكوا هر هموما وإليه ترجع الأمور هموش تكان دقرته لا إخوة يقول سبحانه وتعالى برياري هموش تكان لا إخوة لوه أويان خاشع على نوجه لوه أويان صبر قرتن نوج كرن للاي آسانة لبردستي ذاتك دوستيتن كوا دزاني بيقين دقرته بردستي ولا رجع قيامت وهو همو أموري وجل دنيا ولا قيامت هل لا إخوة سبحانه وتعالى كواتا براستي أو خالش زور مهم وكتن زارة شجباس ما كده مسألة إيمان بقيامته يقين بقيامت وبالآخرة هم يوقنون براستي
ئەوەیە کەوا ئینسانی مسلمان و غەیرە مسلمان لێک جیا دەکاتەوە وەکو گوتمان هیچ لاپاڕێش لە قورئانی پیرۆز نەهاتیە إلا إشارات يان بتصريح باس روج قيامتي كرديا كزور جرينجا لبروي تأثير لسر تفكيري مسلمان دكا تأثير لقسكاني دكا تأثير لك لسلوك كرد وكاني دكا وجياوازيني وان كسك وإيمان ويقيني بقيامته لقل كسك وإيمان ويقيني بقيامتني فرق بين آسمان ورسمانة إتل أخوي قرد بارينو لو كسانا بين كوا يقين من بقيامته يقين من بوه كوا بردستي رب العالمين راد جيرين يقين من بوه كوا أموره همو كارو كردو كان من دقريت ولا رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون